بینەرانی ئازیزی پێشانگ تیڤ ئێوارەتان باش. من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەم هەفتەیەمان دەی حوزەیرانی 2026 لادنتەوە پێکهاتووە. سەرەتا سەبارەت بە دۆخی کرێکارانی کوردستان ناسەلامەتی و بێمافی کە باڵی بەسەر دۆخی کرێکاراندا کێشاوە قسە و باسمان دەبێت و لە تەوەری دووەمی بابەتەکانی ئەم ڕۆژماندا قسە و باسمان دەبێت لەسەر دۆخی ئێران کە ئایا جەنگ سەر هەڵدەداتەوە یاخود ئاگربەست درێژە دەکێشێت. وەک هەموو جارێ ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنت دەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. سەرەتا ببورن ئەوەی کە چەند قوڵێکێک دواکەوتین لە دەستپێکی پەخشە ڕاستەوخۆکەمان، بەڵام لەگەڵمان بمێننەوە بۆ بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. بەڵێ بینەرانی عەزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان قسە و باسێکە لەسەر دۆخی کرێکارانی کوردستان و بەتایبەتیش ئەو نەبوونی سەلامەتیە و هەروەها بێمافی کرێکاران، بەتایبەتی ناسەلامەتی شوێنی کارکە لە ماوەی ڕابردوودا لێرە و لەوێ دەبیستین چەندین کرێکار لە کاتی کارکردندا گیان لە دەست دەدەن یاخود حاڵەتی تری نەخوازرا دێتە پێشەوە. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ موحسین کەریم، سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. موحسین کەریم، ئێوارەت باش و سوپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش، سوپاس بۆ ئێوەش بۆم دەفەتە هەر بژین. ئەگەر سەرەتا بە شێوەیەکی گشتی لەسەر دۆخی کرێکاران لە کوردستان قسە بکەین، ئێوە چ جۆرە هەڵسەنگانێکی بۆ دەکەن؟ کرێکاران لە کوردستاندا لە چی دۆخێکدا کار دەکەن و بژێوی ژیانی ڕۆژانەیان پەیدا دەکەن؟ ئەگەر بە شوێکی گشتی باس بکەین، بەڵای من ئەتوان بڵێم کرێکارانی کوردستان لە هەلومەرجێکی کۆیلایەتی مطلقە کارەکەن و ژیان بەسەرە بن. هیچ جۆرە مافێکی یاسایان بۆ بەڕسمیە ناچراوە، هیچ جۆرە پشتیوانەیەک و با بڵین هۆکارێک و فاکتەرێکی پێویست بۆ پاراستنیان لە ئارانیە و هیچ جۆرە نوێنەرایەتێکیان بۆ بەڕسمی ناناسرێت بۆ بە تەواوی دەستی خاوەنکار و سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکان ئاوەڵایە بۆی کە چۆن بیانوێت بیان چەوسێنەوە، چۆن بیانوێت مافەکانیان پێشێل بکەن و چۆن بیانوێت هەر کاتێک بە پێی میزاجی خۆیان کە هەستیان کرد ئەم کرێکارە ناتوانێت ئەو ئازانجەی کەوانێوانێت بۆیان بۆی بەرهەمبێنێ زۆر باسانەیە توان دەریان بکەن و هیچ جۆرە ئەتوان بڵێن بە شوێکی مطلق بەتابەتی لە بواری کەرتیەوەی پێڵەن تایبەت یا کەرتی ئەهلیە هیچ جۆرە گرێبەستێکی ڕسمی یا گرێبەستی درێژماوە نییە. زۆربەی کرێکاران لە هەلومەرجێکی بێگرێبەستی و سفر گرێبەستا کارەکەن کە یعنی هیچ جۆرە هینێکیانێ پشتیوانێکیانێ بۆ پارێزگاری لە مافەکان و لە بوون و لە نان و لە گوزەران و لە سەلامەتی کار و هەتا لە دیاریکردنی کرێ و لە دیاریکردنی سەعاتی کار و هەلومەرجی کارکردن. هەلومەرجی کارکردن لە کوردستان زۆر خەتەرناکە، هیچ جۆرە پێوانەیەکی سەیفتی و سەلامەتی لە ئارایان نییە، بەتایبەتی لە هەتا لە بوارە خەتەرناکانە کە بواری مەسەن بیناسازی کارکردن لە بینا بەرزەکان لە ناو کارگەکان بۆ لەو کارگانەی کە با بڵین بەتایبەتی ڕوبەرووی خەتەرە بێتەوە کرێکاران لە کارگەی چیمەتەوە کارگەی ئاسن ئەمانە لەگەڵ وەسایلی با بڵین خەتەرناکە کارەکەن. کەمترین با بڵین پێوانی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران دابیکەوە. زۆر جاریش بەداخەوە هوشیاری کرێکاران بە جۆرێکە کە گوێنان بەوانەوە خاوەنکاریش خۆی بە جۆرێک لەوە تەبریە کردو خۆی پاکانەکەەوە کە بە شێوەیەکی شقلی بە شێوەیەکی فۆرماڵی بە حساب هەنێک بابەتی سەیفتی ئامادەکەن، بەڵام لەبری کرێکارەکە ئامادەن یا مەجبوری ناکە کە لەبەری بکە بەکاری وێنێ ئەساسەن خەتەر لەسەر ژیانی کرێکار دروست دەبێتەوە. ئەوان بەو شێوە خۆیان پاکاناکەن بۆ بەڕاستیش کەمترین لێپرسینەوە لەو تاوانانەی کە ئەکرێت لەو نانی کە خاوەنکار بەرام بە کرێکاری کات کەمترین لە پێچنوان لێک لە ڕووی یاسایی و هەوڵیان ئەگەر ڕووداوێکی ڕووبا بە شێوەیەکی عەشایری و بە شێوەی کۆمەڵایەتی چارەسەری کەن و بڕێک پارە بن بە کرێکارەکە بە یاڵێ بە خێزانی کرێکارەکە بۆ شێوەیە کۆتایی بە مەسەلەکە بێنەوە. من تەقریبەن توانم بڵێم کە دۆخی کرێکاران لە خراپترین هەلومەرجی ژیان و گوزەران و مافەکانیەوە کرێکار کۆیلەیەکی مطلقی خاوەنکارە کە دەستیان بە تەواوی ئاوەڵایە بۆ چەوسانەوە بۆ بێمافکردنی کرێکاران. بە شێوەیەکی گشتیەوە بەتوام ئەوە
پێناسەی دۆخی کرێکاری کوردستان بکەم. هەر ئێستا شاباز مەحموود لە بڵاوکراوی دەنگی کرێکار ئامارێکی لە کۆمنتە داناوە دەڵێ لە 4 مانگی ڕابردوودا 33 کرێکار گیانی لەدەست داوە لە هەرێمی کوردستاندا و تەنها لە 48 کاتژمێری ڕابردووشدا 4 حاڵەت بووە. ئەم دۆخە بووە ئەمە تازە نییە. ئێمە هەر لەم پێشەنگ تیڤیەوە چەندین بەرنامەی ترمان کردووە و لەگەڵ شاباز مەحموود و کەسانێکی تریش لە ستافی بڵاوکراوی دەنگی کرێکارەوە لەم 5 ساڵەی تەمەنی پێشەنگ تیڤیدا چەندین بەرنامە کراوە لەسەر نەبوونی سەلامەتی شوێنی کار، لەسەر ئەوەی کە ئەم ئامارانە هێندە بەرز و مەترسیدارن. بۆچی وایە؟ بۆچی دەست نەبراوە بۆ ئەوەی کە لانی کەم پێداویستیە سەرەتاییەکانی سەیفتی جێبەجێ بکرێت و ئەم ڕێژەیە بەم شێوە ترسناکان نەبێت؟ ئەزان چۆنە سەیری کە یاسایەتی کار کە لە عێراق لە کوردستانە کاری پێکرێ، ئەم یاسای کارە بە دڵی سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکان نووسراوە بەڕاستی. یعنی کەمترین التیزاماتی بۆ خاوەنکار داناوە، هەمووشی ئەمانە قابلیەوەی کە بەسەریا باز بدرێ. یعنی لە دنیای واقعە ئەوانە شێتە داناوە جۆرێک مەسەن غەرامە بەرامبەر بە فڵان ئەوە مەسەن بە فڵانی هەماری خاوەنکار بە فڵان شت، ئەمانە ڕەمزی لە ڕێی قانون شتێک دانراوە، بەتایبەتی مەسەن قانونی تازە کە یاسای ژمارە 35 ساڵی 2015 و بەحسا حکومەت هێرێمیش پەسەندی کردووە، بەڵام معلومە کە ئەمە ینی ئەتا ئەوەشی کە لەوێ نووسراوە لە دنیای واقع و عملیات جێبەجێ نابێ. مەسەڵەن دیقەت بە زین چۆنە جەوهەری ئەساسی سیستمی سەرمایەداری لە کوردستان و دەسەڵاتی بورژوازی کردو، حکومەتی کە پێ حکومەت هێرەم حکومەتی ملیشایەتی و پارتی ئەساساً پارێزگاری لە خراپ لە تونترین هەلومەرجی کارەکە بۆ کرێکان، یعنی کوریەکان لە دۆخێکا بن کە زۆرترین ئیسیسمار بکرێن، زۆرترین وەبەر چەوسانەوان لەسەر بێ، کەمترین مافیانە بێ، بۆی بتوان زۆرترین قازان بۆ خاوەنکار و سەرمایەداران و کۆمپانیەکان دروست بکەن. لەم بارەوە تەمان مەسەلەی ئەوەی کە بۆ نمونە مەسەلەی دابیکردنی سەلامەتی پێویستی بە پارەیە، پێویستی بە خەرجە بۆی دابنرێ، پێویستە تا بە دەوراتە بیکەنەوە بۆ کرێکان فێری ناکەن، پێویستی بەمانەی ئەمە تەمان ئەمانە بێ بە خەرجێکی ئیزافی بۆ خاوەنکار کە هەوڵان کەمیکەنەوە بۆ کەمترین ئاست. مەسەن دیقەت بۆ نمونە لە مەجالی بیناسازیە بەڕاستی ئەوەی کە کارێکە لە کوردستانە یعنی ئینسان ینی خەتەرناکترین هینە جەب هەیە بەڕاستی تام لەم جەب هەیەکە دیقەت بە مەسەن ئەسکەلە دانێن باش ئەم ئەسکەلەیە هیچ جۆرێنێکی سەلامەتیانە دوو تەختەی داربەستی تیادێن و تەواو ینی چۆ بە ئاسمانە 10 قات 15 قات 20 قات ئەمە هیچ سەلامەتی تیانە. تۆ مەسەڵەن سەیری سیستمی وڵاتانێکە کە لانی کەم کرێکار جۆرێک لە توانێتی مافی خۆی بەدەستبێنە یا بەعزێک لە هەلومەرجێکی ئینسانی تر بەسەر شرایطی کارا پسەپێنێ. بۆ نمونە مەسەن بۆ جۆرە نییە، یعنی ئەسکەلە و سکافۆڵدین ئەوەی کە پێڵن سکافۆڵدین ئەسکەلە ئەمە بێجگەلەوەی کە بەشێکی تونوتۆڵ مەسەن تەرتیب بکرێ هاوکات مەسەن بەشێکی زۆر باش تەختەدا ئەنرێ مەسەن تا بەشێکی زۆر باش دەوروبەرەکەی هینەکرێت، دەوروبەری باڵێن سکافۆڵدین و ئەسکەلەکە چۆن وەکو پەرژینێک دروستەکە کە کرێکار سەلامەت بێتیایە و هاوکاتیش وەسائلی بابڵین نەجات مەسەلا و حەبلەی کرێکارێک لە شوێنی بەرزاییشی پێ ئیژەکات حەبلێکێکە ئەم حەبلەتە لە کاتی کەوتە خوارەوە ئیگرێتەوە ناڵێت بمرێ ڕەنگە تووشی مەسەلەن بیناری بێ، بەڵام لانی کەم لە مەدنەی پارێزێ ئەمانە بەداخەوەنی هەتا تۆ دیقەت بە لە بواری کرێکارانی کارەبایە، یعنی کەمترین پێداویستی سەلامەتیان بۆ دابینەکە لە دەستکێشی ئەوە لە پێڵاوی مەسەن باڵێن نەگەێنەر لە هەتا مەسەلەن مجموعه یاسا و قوانین کە لە بواری کارەبایە بێ جێبەجێ بکرێ بۆ بە هیچ شێوە مەسەن کرێکار ناتوانێت نابێت مەسەن لەسەر خەتی گەرم ئیشکا خەتی ببورن خەتی زیند و لایڤ ئیشکا مەسەن ینی ئەمانە زۆر جار سیرەکەی کرێکارێک لە چۆتە سەر ئەمودی کارەبا و کارەبا لیاو گرتوێتی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا وانە نازانم لەکوێی دنیا، بەڵام لانی کەوانی من ئاگادار بم لە وڵاتانێکە کە کرێکار تۆزێ هێزی هەبێت تۆزێ نیە بێ وانێ بەم جۆرە ینی مەسەلەی دابیکردنی پێداویستی سەلامەتیەکان بەڕای من ئەمە بەشێکە لە پاراستنی ژیانی کرێکار، پاراستنی باڵێن باشکردنی هەلومەرجی کار، کەمکردنەوەی خەتەریات بۆ کەمترین ئاست لە هەمان کاتا مەسرفێکی زیاترە بۆ خاوەنکار کە ئامادەنە بیکە. خاوەنکار لە کوردستانە بە شوێن زۆرترین قازانج و باڵێن بەدەستێنانی کەڵەکەی سەرمایە و دەوڵەت و دەسەڵاتیش پارێزگاری لەم واقعەتەکە. بۆیە بە بڕوای من هەتا لێ پیچنەوە ناکرێت وەکو باسم کرد مەسە کرێکارەکەوێتە خوارەوە ئەمرێ ئەچن لەگەڵ کە سوکارەکەی مەسەن بە جۆرە سڵحیەکەن و دەفتەر 2 دەفتەر دۆلاریانانە بەو شێوەیە مەسەلەن تەواو ینی بەڵام بەدەل حیات بە درێژای حیات بناڵەکانی بێبەشن لەواتە دیقەت بە مەسەلەن
بە سەدان هەزار کرێکاری بیناسازی و کارگەی بچووکەوانی کە پێڵن کارگەی هەلی یا بڵێن چێشخانەکان وانە هەن کە هیچ جۆرەی سەلامەتیانێت دار تاشخانەکان ئەمانە مەسەنە گەر تیا بچن سمێنێ کێ ڕعایەتیانەکات هەتا چاودێری کۆمەڵایەتی و ئەوەی کەڵێ ڕعای ئیجتیماعیمانە کەمترین بەش لە خەڵکی کوردستان و لە کرێکارانە گرێتەوە ینی میکانیزمێک نییە لە ڕووی قانون کە کرێکارانی کوردستان دەستەبەر بکە میکانیزمێک کە سەلامەتیان بۆ دابین کە میکانیزم هەتا کە قوربانیەکان و خەتەریاتی کار کەم کاتە بۆ کەمترین ئاست و هەتا ئەگەر ڕوژبات چۆن مەسەن یعنی تعویزێک یا تەرتیباتێکەکەن بۆی کە مناڵ و ژهاوسەری ئەو کرێکاری کە گیانی لە دەزایە تووشی پەکەوتەی بووە چۆن ژیانێکی محتەرەم و ئینسانی بگوزارێنن ئەمانە هیچی لە کوردستانە نییە. ئێوە لە سەروتاری بڵاوکراوی ئۆکتۆبەر کە ئەمڕۆ بڵاو بۆتەوە باستان لەم بابەتە کردووە سەرنجی بینەران ڕادەکێشن بۆ خوێنەوەی ئەو سەروتارە سەرنجڕاکێشەی محسین کەریم کە ئەمڕۆ لە بڵاوکراوی ئۆکتۆبەردا بڵاو بۆتەوە هەم لەوێدەوە هەم لێرەشدا بە شێوەیەک ئاماژەتان پێدا کە دەستی خاوەن کارەکان و خاوەن کۆمپانیەکان تەواو ئاوەڵایە ئەتوان ئەمە زیاتر ڕوونکەنەوە کە چۆنی وایە چونکە دەزانین لە کوردستاندا لانیکەم چەندین سندیکای کرێکاری بوونی هەیە ئەی ڕۆڵی ئەمە ئەزانین چۆن هاوڕێ بنار بەڕای من سندیکای کرێکارانی کوردستانەوەی کە هەیە هیچ دەورێکی نییە شتێکی شکڵیە مەسەرەوە کرێکاران خۆیان باشە مازانن و ئێمەش باشە مازانین و ئێمە لەگەڵ یانە بووین پەیوەندیمان لەگەڵ یانە هەبووە لە دەوراتەکانە بووین لە وەرکشۆپەکانە بووین ئەمانە تەنها وەکو شکڵێک وەکو فۆرمێکدایان ناولان دەسەڵاتەوە لەلا حکومەتەوە کە بڵێن گوایە ئەمانەی کرێکارن بەڵام لە کوردستانە بە هیچ شێوەیەک زەرفێت و زەمینەی نوێناتی کرێکاری نییە بە هیچ شێوەیەک مافی ڕێخسی کرێکاری بەڕسمی نەناسراوە مافی ئەوەی کە کرێکاران خۆیان سەربەخۆ ڕێکخراوی خۆیان دروستکەن و بتوانن لە شوێنی کارا لە بەرامبەر زوڵم مستەمێک کە لیان نەکرێ مانگرتن بکەن خۆپیشاندان بکەن کار ڕابوەستێنن هەتا مەسەڵەن هەموو جۆرە کار ڕاوەستانێک ئەتوانێت لەنان کار خاوەنکارە بێبێ بەوەی کە کار ڕاوەستاوە ئینتاج وەساوە زەربەت دراوە لە پرۆسەی ئینتاج و خاوەنکار ئەتوانێت بەمە بە ناوی زیانگەیاندن بە کارەوە بە پرۆژەکەەوە ئەتوان کرێکار دەربکەن و ئێمە هەتا تەجروبە و نمونەمان لە بەردەساکە لە کۆبوونەوەیەکە لە وەرکشۆپێکە سەبات بەم دۆخی کرێکاران قسەمان کرد باز دەوکرا مەسەلەن کە ئەوان ئەتوان دۆکمنت لەسەر ئەو ستەمەی کە لە کرێکارە کرێ ئەو زڵمانی کەلیان کە دۆکمنت ئامادە بکەن کرێکار بۆ نمونە یعنی لەسەر شرایطەکەی بتوانێت تا بە ڤیدیۆ بەڕسم بەمانە بینێرێ بۆ بەحسا بۆ وەزارەتی کاریا بۆ بەڕێوەڵاتیەکان بەڵام پێماوتمان بابێجان ئەوان ئەگەر هەر کرێکارە ڕسم بگرێت هەر بەناوی کەمە نهێنی کارگەی بادەرۆ لەسەر ئەمە دەرێکەکە بکرێ بێن بە محکەمە بۆیە یعنی ئەمە دۆخی کرێکارانە کە بە بڕوای من دەسەڵات زان چۆن دەسەڵاتی یەکێتی و پارتی دەسەڵاتی میلیشایی بۆ ژوازی کورد بە هیچ شێوەیەک ئامادە نییە کە کەمترین مافۆ کرێکان بەڕسمی بناسێ یاسایە کە لانیکەی مافەکانی کرێکان بەڕسمی بناسێ و هەلومەرجێکی ئینسانیتر تۆزێ باشتر لەوەی کێسەیە بۆ کرێکانی کوردستان دابین کار لە کاتێکا کە کوردایەتی هەمووی لەسەر خوێن و لەسەر ڕەنج و لەسەر قوربانی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێشی کوردستان بوو ئەمان بەناوی کوردایەتی بەناوی چارەسەری مەسەلەی کورد و بەناویەوەی کە ئەمان دیفاع لە کورد دەکەن و بۆی بەناوی کە هەمومان ئێمە لە بەرامبەر باڵێن چەوسەنێرێکین ئەبێ خەبات بکەین قوربانی بین دیقەت بەیانی زۆر بەی چەکدارەکانی ئەو حیزبانە چ لە دەورانی پێش و چ دەوتاتریش لە ڕۆڵی کرێکار و زەحمەتکێش بوون بوون بە قوربانی بەناوی ئەوەی کە بەحساب ئەمانە نوێناتی هەموو گەلەکەن و هەموو گەل لەژێر سای ئەوانە حەسێتەوە بەڵام بە عملی دەرکەوت کە دەسەڵاتی کورداتی دەسەڵاتی بۆرژوازی کووردە دەسەڵاتی خاوەن کۆمپانیەکانی کووردە دەسەڵاتی زەمینەیەکە دۆخێکی گونجاوە بۆی کە سەرمایداران و خاوەن کۆمپانیەکانی کوردستان و کورد بتوانن لە خوێن و لە ڕەنج و لە قوربانی کرێکاران ئیسیسمار و سەرەت پێکەوە بنێن دیقەت بە هاوڕێ منات یعنی من لە سەرتارەکەش وەکو ئاماژە بووم ئەمە جەنگێکە فیشەکی تیان ناتەقێ بۆمباران ناکرێ فڕۆکە هەڵ ناسێ ساروق ناتەقێ بەڵام بەڕاستی قوربانی هەیە ڕۆژانە کرێکاران ئەبن بە قوربانی وەکو ئەوەی کە هاوڕێ شابازیش باسەکە لە ماوەی هەفتەی ڕابردووە 4 کرێکار بەس لە کوردستانە یانی لەدەستداوە لە ماوەی 3-4 مانگی ڕابردووە نزیکی 30 کرێکار گیانجە ئەمانەش کە نازانین چەند پەککەوتە بووە من پێم وایە کە بە سەدان کرێکار هەریکە بە شێوەک لە شێوەکان پەککەوتە بوون دەستی پەنجەی قرتاوە مەسەن دەستی ئەوە بووە چوزانم چاوی کوێر بووە
يعني ڕۆژانە مەسەن ڕۆژانە مەجبوریشم بچنەوە سەر کار دقت بە هەتا ئەگەر برینێکی نوعما باڵێن زۆر قورسی نەبێ ئەبێ بچێتەوە سەرکار واتە ئەگە بنار بێت مەسەن چەند ڕۆژێکی زۆر کە مەجارێ دێتێک کە بکرێ واتە ڕانکرێ نەدرێت یا بەنیو کرێ ینی ئەمانە هەمووی بە بڕوای من ئیسپاتێکا کە ئەم دەسەڵاتێک کە هەیە نوێنەری بۆرژوازی کوردەوە شەڕێکی ئارام و هێمن و بەبێ فیشک لە بەرامبەر چینی کرێکان لە کوردستان بەڕێوەیە کە ڕۆژانە قوربانەکان یەکەونە سەرزەوی ڕۆژانە لی پیر و بوو لە پەکەوتا بێ ڕۆژانە خێزانەکانیان برسیترە بن بێجگە لەوەی کە کەمترین کرێ بۆ کرێکارانی کوردستانی مەسەن دیقەت بە کرێکارێکی ژینگە پارێز ماڵانەکەی 300 بۆ 350,000 دینارە یعنی لە کاتێکە خانوویەکی دوو باڵێن ژووری هەتا بە سەنداردێکی زۆر ئاسایی نۆرماڵ ماگانە ڕەنگە 200 بۆ 300,000 دینار بێ لە شارێکی کۆلێر و سێمانیا باش ئەمە ئەگەر 200,000 با بکرێ یا 250,000 بە چەند بژی بەچی بژی خۆی مناڵی هاوسەری مەسەن کرێکارانی مەتعەمەکان ئەم کرێکارگەنجە بە 10,000 ڕۆژانیشکن بە 10,000 ژەکەن کرێکاری بیناسازی گەر ئیشی دەستکەوێت لە هەفتێکا دوو ڕۆژ سێ ڕۆژ لە 20,000 لەگەر 25,000 بەنێ مەمنونە 20,000 هەتا لەوەش کەمتر دێت ینی من بۆیە پێم وایە کە یعنی بەڕاستی کرێکارانی کوردستان لە خراپترین هەلومەرجی ژیان و گوزەرانە ئاژین و لە شەڕێکی مان و نەمانان و وەکوتم ڕۆژانە قوربانیەکان ئەکەون و ڕۆژانە ژیانیان بەرەو خراپتر ئەڕوا هەلومەرجی ژیانیان بەرەو خراپتر ئەڕوا و هەلومەرجی کاریان بەرەو خراپتر ڕوا مافەکانیان زیاتر پێشێ دەکرێت و لە هەموو جۆرە ئەزانیت هیچ جۆرە دەرفەتێکیان نییە بۆ دیفاع بەرگریکردن لە خۆ ئەزانیت هاوڕێ بەنار کرێکار یەک ڕێگەی هەیە بۆ بەرگریکردن لە خۆی ئەویش ڕێخستنە مەسەن لە ئەوروپا سەندیکاکانی هەیە نەقابەکانی هەیە یەکێتیەکانی هەیە لە ڕێگەی یەکێتیەکان و ڕابەرانی ئەوانەوە ئەتوانن ئەم شەڕە لەگەڵ بۆرژوازیا بکەن ئەتوانن مەسە کرێ زیاد بکەن لە ڕێگەی مافی مانگرتنیان هەیە مافی خۆپشاندانیە مافی پێکێتی هەیە لە بەردەم کارگە و دامەزراوەکانە ئەم مافانە ئەو چەکەی بەدەست کرێکار کە توان دیفاع لە خۆی و لە ماف و لە ژیان و گوزەران و لە کەرامەتی هەتا ئینسانی خۆی بکە بەڵام لە کوردستانمان هەمووی لێ سەندراوەتەوە هەموو ئەم چەکان لە کرێکار سەندراوەتەوە سندیکایەکی زەردیان بۆ داناوە کە لە ساڵی لە کاتی بەرەی کوردستانی ئەم سندیکای هەڵبژاردننی نەکردووە مەجموعەیەک نوێنەری ئەحزاب داناون بە ئەترافی خۆشیان مەجموعەی ئەحزاب هەر یەکە نوێنەری خۆی داناوە لێوە لە هەر لە کاتی بەرەی کوردستانمان نوێنەی کرێکارن نە هەڵبژاردن کراوە لەو کاتە نە هەڵبژاردنێک کراوە نە کۆنگرێ کراوە نە کۆنفرانسێک کراوە نەک یعنی بە هیچ شێوەیەک مەسەن کرێکار ئەمان نوێنەری کرێکار نین بۆ پێمە لە کوردستانە کرێکار لە چەکی دەستی کە ڕێخستنە ڕێکخراوبوونە سندیکایە نەقابەیە شورایە ئەنجومەنە کۆبنەوەی گشتیە کرێکارە ناتوان لە کارگەکانە کۆبنەوە هاوڕێ بنار ئەگەر کۆبنەوە لەمە ئەمە کاتتان ڕاگرتۆمە هەمویان دەرەکەن وەمە نمونەمان هەیە لەوانەی کە بەهۆی هەتا دیفاعکردن لە مافیخوان چەندی کرێکار دەرکراون هەر ڕابەرەکان دەرەکرێن کرێکارە چالاکۆسەوەکان دەرەکرێن لە کارگەنان بڕاوەکرێن ئەمە واقعەتی دۆخی ژیانی کرێکاری کوردستانە چەوەی کە لەناو کارگەکان ئایشەکەن وچەوەی کە لەناو دامەزراوە بچووکە مەسەن بیناسازی و ئەوانەی کە بابڕێن کارگەیەکی معلومیانی یا کۆمپانیایەکی معلومیانێ و هەتا ئەوانەشی کە بە بڕوای من لەناو بابڕێن بۆ حکومەت ئیشەکەن کەمان تەمان مافی وەکوی کە وەکو کرێکار بناسێن بە پێی قانونی بەعزلیان سەنرایەوە وە گوایوانە فەرمانبەرن بەڵام ئەمە هەروەکو خۆی ماوەتەوە ئەمانە کەمتری مافیانی ئەمانەش لە ڕووی کرێ لە ڕووی کە هیچ حقێکیانێ ئەمانە مەسەن لە هیچ دینەکە مانگرتن بکەن ئەگەر مانگرن ئەمانە وەکو پێشێلی قوانینی دەوڵەتیان کرد بێ بەرامبەر بە یاساکانی دەوڵەت سەرپێچیان کرد بێ و مەسەن هەتا زۆر جار مانگرتن و خۆپشاندنی کرێکان ڕوبەڕووی سەرکوت و بۆ نمونە تەجروبەی کرێکارانی تاسوجە هەیە کە لە ساڵی 1900 ئەگەر هەڵە نەبم 2006 بوو یا بیرم نەماوە بەڕاستی تاریخەکەی داوای لێبوردن نەکەم یان 96 بوو یا 2006 بیرم نەماوە وەلحاصڵ کۆمپانیای تاسوجە لەوێ خاوەن ینی کرێکارەکان مانیان گرتەکان لێکرا ئاسایش و چەکداری ئەحزاب کە حیمایی ئینەکات ئەمان تەکان لە کرێکەوە چەندین کرێکار بریان کرا بەڕاستی باشتر ئاگادار بن کە بەداخەوە لە بیرم نەماوە ساڵەکەی کە بەڵام ئەوە هیچ گومام لەوە نیە کە بەڵێ لەسەر و ئامارانە ئەوە من لێرەدا بڵێم کە هیچ لایەنێکی فەرمی لە حکوومەتدایان دەستگا فەرمیەکاندا نییە کەم ئەمارانە کۆ بکاتەوە بڵاوکراوەی دەنگی کرێکار هەنێکی پێگە ئەوە جەستیان لەو کردێتەوە کە مەرج نییە تەنانەت هەموو ئەو ئامارانەش بێت من هەر خۆم لە دوو هەفتەی ڕابردووە بیستی حاڵەتێک بووم
لە ڕەنگە دەرفەتێکدا زانیاریەکەم دەمە بڵاوکراوی دەنگی کرێکار کە کرێکارێک چوو و دوو کرێکاری تر ڕزگار کات لەژێر پارچەی ئەسنی قورسدا بەداخەوە خۆی ژیانی لەدەستدا ئەم ئامارانە نەگەیشتونەتە دەستگا ڕسمیەکانیان بڵاوکراوی دەنگی کرێکاریش بۆ یعنی هێشتا ئەوە لە بەشێکی کەمی کە بڵاو دەبێتەوە بەجیانەوەی کە باسکرا حاڵەتی بریندار بوون و زۆر حاڵەتی تریش باز ناکرێت گەڕسەتم بە ئەزای چۆنە هاوڕێ بنات بەڕای من حکومت بە هیچ شوێک ئەمانە بڵاو ناکاتەوە وەڕەنە هەموو ئینە داتانەی لابێ بەڵام هیچی بڵاو ناکاتەوە بۆ بڵاوکردنەوەی ئەمە ئەتوانێت لەسەر ڕای گشتی قەزیە دروستکە زین چۆنە مەسن کاتێک کە ئەم جەنگە وەکوتم ئەم جەنگە ینی نۆرمەل وەرگیراوە هەتا میدیا باسی ناکات تۆ دیقەت بە میدیای نەمیدیای دەسەڵات نەمیدیای ئەوی پێڵ ئۆپۆسیۆن هەتا میدیاوی کە بەناوی خۆی ناونا سەربەخۆ لەکوێی میدیا تۆ باسی مەسەن ئەم کرێکارانی کە برینارە بن کە کەمەندامە بن کە لەژێر دار و پەردوینا ئەکوژرێن ئەمرن لە سەر داربەسەوە کەونە خوارە لەکوێ بڵاوکرێتەوە کێ لەسەری قسەکان نایکەن مەسەن بۆیە زای چۆنە ئەگەر ئەمە بڵاو کرێتەوە بەڕای من کۆمەلگا حساسە بێ ئەگەر مەسەن بەداخەوە دەنگی کرێ من پێم وایە کە دەنگی کرێکار گەورەترین خزمەتی بەم قەزیەکە بەڵام بەداخەوە بە حکمی مەحدودیەتی دەنگی کرێکار خۆی بە حکمی ئەوەی کە مەسەن مەحدودی گەیشتی دەنگی بە کۆمەلگا ئەمە بەداخەوە ئەمینەی کەم کردوێتەوە بۆیە پێم وایە ئەگەر ئەمە بڵاو بێتەوە ئەگەر داتانە ڕابگەێنرێ ئەتوانێت لەسەر ڕایگشتی باڵێن ڕایگشتی دروست بکە بەرامبەر بەم دۆخە بۆیە نایانێت دەمە ڕووبان نایان ئەمە بکرێ ئەیان پێم وایە هەموو ئەو زانیانە لای وەزارەتی کاروباری کۆمەڵاتی هەیە لای بەڕێوەبەرەکانی کار هەیە و حتمما لای هەتا سندیکا زەردەکانیش هەیە بەڵام نایکەن ئامادەین ئەمە بڵاوکەن وەکوتم ئەگەر ئەمە بڵاوکەن زانیت ڕووی ڕەشی خوان پیشانن ئەبێ مەسئولیت پیشان بەرامبەر بەچینی کرێکار و کرێکانی کوردستان ئەبێ لە بەرامبەر ئەمە مثلا ڕێگای جۆراوجۆر پێ بکەن چۆن مەسەن سەلامەتی کاردانیکەن چۆن پارە خەچکەن بۆ چۆن دەوراتکەنەوە بۆ کرێکان چۆن مەسەن ینی چوزانە مەسەن تا 1001 ڕێگە پێ بکەن بۆی کە بتوانن تەمینی سەلامەتی کرێکان و هەتا ئەوەی کە بەرامبەر بەم کرێکارێک کە پەکەوتە بێ چۆن مەسەن ئەبێ ژیانی دابین کرێت تا کاتێک چاگە بێتەوە ئەبێ هەتا ئەگەر پەکی کەوتونەی توانین کارکە ئەبێ ژیانی دابین کێت مەدەر حیات و بێنێکی باڵێن موچەیەکی ئەوتۆی پێ بدێت کە بە شێوەیەکی محتەرەم ژیانی نەک لە مەرگی و هین بژی کە خەڵک خێری پێ بکە بەڵام ئەمانە ناکەن بۆی ئەم مەسئولیتە بەرامبەر بە کرێکارانی کوردستان پیشان نێن و ئەمە بەشێکە لە باوەڕای من لە سیستەمی سەرمایەداری لە وڵاتانەیە کە کوردستانژی پێک لەوان کامە پێڵێن کاری هەرزان و کرێکاری بێدەنگ کراو کە بێ کار هەرزان بێ ئیلا ئاخر دەرەجە هەرزان بێ بۆی زۆرترین سەرمایە حازات بۆ سەرمایە دابین کرێ و کرێکار بێدەنگ بێ کرێکار مێما بێ بۆی نتوانێت دیفاع لە خۆی کاوە ئەو چەکەی کە وتم چەکی ڕێکخراوبوون چەکی مانگرتن چەکی خۆپشاندان چەکی ئەتراس ناڕەزاتی لێ ئەسەنەوە بۆی بتوانێت زین چۆکوە تۆ لەگەڵ کەسێکا شەر کەیت و دەست و قۆڵی بەست بێ ئاوا بە بۆ کەس کێشی بە دەمو چاویە بەڕای من چینی کرێکار لە کوردستان وای لێکراوە لەلان دەسەڵاتی کوردایەتی وای لێکراوە کە بەرامبەر بە بۆرژوازی دەستی بەسراوە کە چەکرا و بەرژوازی بارزی و خەریکە بە بۆکس و بە شەق و بین لە دەموچاو لە جەستەی کرێکارە کرێکار بە بڕام توانم لە دۆخێکی وایە لە هەلومەرجێکی وایەوە ئەمە خراپترین شرایط و هەلومەرجی کار و هەلومەرجی باڵی کارکردنی کرێکان و هەتا واقعەتی چینی کرێکار لە کوردستان بەداخەوە دوو سەرنجی بینەران لەسەر شاشاگەر قسەیەکی کورتی لەسەر بکەین باز لەوە دەکرێت کە هەروەها ئاماری مەترسیداریش سەرسوڕهێنەر لە کەرتی کوشتتوکاڵا هەیە بە و کرێکارانەی کە بەهۆی بەکارهێنانی مادەکیمیاویەکانەوە تووشی زیان دەبنووە هیچ بابەتێکی خۆپاراستن لەو مەیدانی کارکردنەدا نییە بینەرێک تریش بازەوە دەکات کە لانی کەمی بابەتێکی هەرە سەرەتایی مافی کرێکار داواکردنی زەمانەتەکەیەتی بەڵام 2 ساڵی پێدەچێت هەتاوەکو ئەیدەنەوە بەجیالەوەی کە لەو کاتانەشدا هیچ خزمەت گوزاریەک نییە کۆمنتەکان بڕە درێژ بەڕێنە بەشێکی بە تعبیری خۆم ئەم باسم کرد بێ بەڵام هەموو ئەمانە پرسیاری ئەوە دێنێتە پێشەوە ئەگەرچی لە قسەکانی خۆتاندا ئەم باستان کرد حکوومەت و وەزارەتێکیش هەیە بە ناوی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ڕۆڵی ئەمانە چۆن هەڵدەسەنگێن دێنێ کاتێکە ئەم هەموو حاڵەتە هەیە لە ناسەلامەتیەوە لە بێمافیەوە هەتا ئەم حاڵەتانی کێستا بینەران باسی ئەزانی چۆنە هەوڕێ بنا بەڕای من ڕۆلی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و بەڕێوەتەکان کە زۆر جارخواان کاتێک کە مقابلاکرێن و قسەیان لەگەڵاکرێت وای پیشانان کەوان هەوڵیان ناوە بارحاڵ دیفاع لە کرێکارکەن دۆخی کرێکار باشترکەن و حتمما ڕەنگە
بە دەرەجەیەک بەعزێ محاولاتیان کە بەڵام زانجە کێشەکە لە خودی سیستەمەکایە وەزارەتی کار بەشێکە لە سیستمێکی دەوڵەتێک و دەسەڵاتێکی بۆرژوازی کە ئەو لە ئاخر لێکدانەوەیە لە چوارچەوەیەکە ئیژەکان کە بتوانێت ڕووی بۆرژوازی سپیکاتەوە. بەڵام ئەگەر زان چۆنە بەڕای من ئەگەرمانەوێت واقعەتەوەی کە ئەم وەزارەتە چ جێگە و پێگەیکێ سەری دۆخی چینی کرێکار بکە، سەری دۆخی چینی کار. ئایا چینی کرێکار یاسایەگەیە کە پارێزگاری لە مافەکانی بکە؟ ئایا مەسەلانی کەمی کرێ معلومە چەنە؟ ئایا ئەو کری کە دیاری کراوە بەشیەکە؟ ئایا سەلامەتی کار هەیە؟ ئایا مەسەن کرێکارانی بیناسازی وکو برادرش باسی کرد کرێکارانی کوشتتوکاری کە کەمترین بەتوان بڵم سفر هەلومە شرایتی باڵێن سەلامەتی کاری تیا ڕەچاوە کرێ. ئەمانە دۆخیان چۆنە؟ بە بڕای من ئەزای بەسووری حکمت قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ بۆی کە بتوانی لە زوڵ مستەمی بۆرژوازی تێبگەی سەری ناوچەوانی چینی کرێکار بکە، سەری ناوچەوانی کرێکار بکە. بە بڕای من بۆی لەوە تێبگەین کە ئەم حکومەتی هەرێم و وەزارەتەکانی بەڕێوەبەرێتەکانی چەنە خزمەت بە کرێکارەکەن و چەند لە بەرژوندی کرێکارن سەری دۆخی چینی کرێکار بکەین. من ئەو واقعەتانی کە باسم کرد ئەتوانی بڵێم گۆشێکی زۆر بچووکی دۆخی چینی کرێکارە. بەڕای من ئەگەر بین لەسەرمە قسە بکەین ڕەنگە بە چەندی سەعات نەتوانین هەتا بەشێکی لە 150 لە 40 دۆخی کرێکاران بەیان بکەین. یعنی ممکنی ئەمە بین کرێت. وەکوتم مەسەن کرێکارانی کوشتتوکاڵیەوە هاوڕێ باسی کرد کە لە چ دۆخێکە ئاژین، لە چ شرایەتێکی کاراژن، لە گەرمای هاوینە، لە مەسەن خەتەری مار نە گەرمادێکی مار و مێرو و پێوەدان و ئەمانە مەسەلەی هەتا خەتەری ئەو ئالێت و ئامێرانی کە بەکانێت کە ممکنە مەسەن تووشی برینداری و ئەمانە بن. مەسەلەن کرێکانی بیناسازی کە باسمان کە چوازێکی خەتەریان، کرێکاری ناو کارگەکان کە هەر جارێکێکەوێتە ژێر بەسەن دەستگایەک و مەسەن یا دەستی لە دەزەیە قاچی لەدەیا شوێنێکی لەدەیا گیانی لە دەزەیە. مەسەلەن توزام کرێکارانی کارەبا ئەوانی کە لە شوێنەکانی ترایژەکەن. یعنی وەکوتم ئەمە واقعەتێکە کە بەڕاستی پیشانیات کە دۆخی چینی کرێکار ینی لە خاتین ئاستا وەم حکومەتە بەڵای من بێ دەربەستنی حکومەتە بەرامبەر بە دۆخی چینەوە بەڕێوەبەراتەکانی وەزارەتەکەشی بە بڕای من لەم چوارچێوەیە تەنها کاریەوەی کە ڕووی ئەوان سپیکاتەوە من پێم کارێکی جدی پێ ناکرێ چکە بەشێکە لە سیستمێک ئەو ناتوانێت زانچۆ ناتوانێت هین بکات چۆن تەمەڕوت بکات ناتوانێت یاخی بێ و ئەو زانچۆ نوێنەری کرێکاریش یەکشت مهمە ئاوڕێ بنات. بەڕای من ئەگەر باسی یاسا ئەکەین باسی حکومەت دەکەین ئەگەر حکومەتی هەرێم ئەگەر یاسای کار دانی بەوە نا ئەترافی بەوە کرد بە قانونی کە کرێکاران مافی ئەوان هەیە بە شێوەی سەربەخۆ ڕێکخراوی خۆیان دروست بکەن و مافی مانگرتن و خۆپشاندانیان هەیە لە بەرامبەر بۆ دیفاع لە مافەکانیان و ئەمە بوو بە قانون باشە و نوێنەرانی کرێکاران لە هەموو گرێبەستەکانە لە هەموو دیاریکردنێکی یاسای کارە لە هەموو هەڵگۆڕ لە یاسای کارە لە کۆبنەوەی ساڵان لەگەڵ نوێنەرانی حکومەتە بۆ دیاریکردنی لانی کەمی کرێ پێ بە پێی بەرزبوونەوەی نرخی شتومەکان و گرانی و ئەمانە بەڕێی من لەو کاتە ئەتوانێت بڵێ لانی کەم ئەم حکومەتە جۆرێک ئەتوانێت بڵێن دیموکراتە ئەو کۆتە جۆر لە حکومەتە بۆرژوازیەکانی ئەوروپا نەوعەن ما حکومەتێکە کە بە دەرەجەیەک خەریکە حسابی بەشێکی تر لە هاوڵاتیانەکەی خۆکە کە کرێکار هاوڵاتیە ئەو وڵاتەیە وەکو بۆرژوازیەکەی هاوڵاتیە کرێکار هاوڵاتیە بەڵام حکومەتیان بەڕای من نوێنەری بەشێک لە هاوڵاتیانەکەیەتی هاوڵاتیەکانێتی کەش بۆرژوازیەکانن بەڵام ئەکسەریەتی هاوڵاتیانی کوردستان کە کرێکان و خەڵکی زەحمەتکێشن ئەمانە بەڕای من نوێنەتی ناکرێن لە یەک حاڵتان نوێنەتیەکرێن کە ڕێکخراوی خۆیان هەبێ کەم ڕێکخراو بتوانێت دیفاعیان لێ بکە کە بتوانێت دیفاع لە گوزەرانیان بکە لە موچەکانیان بکە لە سەلامەتیان بکە بتوانێت لە بەرامبەر خاوەنکارە نوێنەتیان بکە لە ڕووی قانونی و بەرحاڵ ئەو چەکەی کەوتم ئەو چەکە لە دەستی کرێکاوێک کە بتوانێت خۆی پارێزە من باسەکەم جاری هێشتا ناتەوە سەرەوەی کە کرێکاران لەباری سیاسیۆ چیەکەن لەباری ئاڵگۆڕی ئەساسیۆ لە کۆمەلگات چێکن کە پێم وایە هەتا گەرم قسانەی من ئەڵێم هەمووشی دابین کرێ هێشتا کرێکار کۆیلەیەکی چەساوی لەژێر سایی سیستمێکی سەرمادارە بەڵام ڕەنگە هەلومەرجی کارەکەی تۆزە ئینسانی تبێ وەکو کە لە بەعزی وڵاتی ئەوروپیا هەیە بەڵام کوردستان وەکوتم خراپترین شوێنێکە خراپتر و مەڵبەندێکە بۆ چەساوی چینی کرێکار کە تایە کرێکار بێماف سەرکوتکراو و کەلەپچە کراوە بەسەراحەتوانەوە و تعبیرم کرێکار کەلەپچە کراوە بۆی نتوانێت دیفاع لە هیچ بکاوکو چۆن کۆیلەیەک کاری پێکرێت ڕەنجی لێ ئینەکرێت بەڵام هیچ حقێکی دیفاعی لە خۆی تەنها ئەوەی پارادێتە کە نەمرێ لە برسا و بتوانێت بەیانی بۆ دوو بەیانی ئیشەکانی جاری تێپڕاتەوە ئینتاج بکە بۆ بۆرژوازی ئەگەناگە بیان زانێ بە بێوەژەژی بەڕاستی ئەو پارێشیان نایە یا بیان زانێ بۆ یەکرێ بەوە بەڕاستی و پارێشیان نایە.
دو پرسیارم کرێکاران خۆیان کە ئەم دۆخەیان هەیە ئەتوانن چی بکەن بۆ ئەوەی کە ئەو کە لە پشەی دەستیان بکەنەوە چاوەڕێ بن حکوومەتێکی باشتر بێتە سەر دەسەڵات ئەم حکوومەتە چاکسازیەک بکە یاخود ڕێگەیەکی تر لە بەردەمی کرێکاراندا هەیە. زانتۆ هاوڕێمنان لە هەموو دنیا تەجروبەوەی سەلماندۆ کە کرێکاران تەنها یەک ڕێگەیان ئەویش خۆیان بەرگری لە خۆیان بکەن خۆیان ڕێکخراو بکەن ئەبێ لە هەموو شوێنەکە بەو پێی کە ممکنە ئەبێ ڕێکخراوی خۆیان بکەن ڕێکخراو شەرنە ڕێکخراوێکەوەی کە مەسەن ئەگەر باسەکەین تەسەور بکرێکە ئەبێ ڕێکخراوە بێ نازام سەرکردەکەی وابێ و ئەم لای وابێ ئەو لای بە مەسەن هەتا خودی کۆبوونەوەی گشتی لە نامەزراوەکانە لە شوێنەکانی کارە کرێکاران کۆبنەوە مەسەن بتوانن بە گروپی چەند کەسی کۆبنەوە لەسەر کێشەکانی خۆیان قسەکەن وە هەوڵ بن خۆیان بناسن بەرژەوەندەکانی خۆیان بناسن من پێم وایە کە یەکش زۆر مهمە کرێکاری کوردستان ئەبێ بزانێ کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکە کە ئەوەی ئەو حکومەتەی نوێنەرایەتیەکان نوێنەری چینی بۆرژوازیە دوژمنی ئەوە ئەبێ لەوە تێبگا کە ئەو دەوڵەت و دەسەڵات و حیزبانە هیچیان نوێنەرایەتی ئەو ناکەن و نەک نوێنەرایەتیەکەن بەڵکو دوژمنی ئەون بەڵکو دژی ئەون بەڵکو ئەوان زمینێکیان ساکە بۆ چەسانەوەی لە ڕادەبەدەری چینی کرێکار کەواتەیەکەم ش دەبێت کرێکارانی کوردستان بەرژەوەندی خۆی بناسێ باشە دیفاع لە بەرژەوەندی خۆی بکات لە پارێکا کۆبنەوە ڕێکخراوی خۆیان دروستکەن دیفاع لە مافەکانی خۆیان بکەن ئەم خواست و داواکەیان لە ڕێگەی مانگرتن و خۆپشاندان و بە شێوەی ڕێکخراوبوون بەسەر دەسەڵات و بەسەر خاوەنکاریە فەرزکەن و لێرەیە بەڕای من دەوری ڕابەرانی کرێکاری ئەو کەسانی کە دڵسۆزی کرێکارە ئەو کەسانی کە حتمن کرێکارانی کوردستان کەسانێکیان هەیە کە جۆرێک وەکو ڕابەروان جۆرێک وەکو خەمخۆری کرێکارەوان مەسەن دڵیان ژانەکە بۆ ئەو دۆخی کە بەسەر چینی کرێکارە هەیە ئەمانە ئەبێت بە بڕوای من ئەو دەوریان ئەو دەورە زیاتر لە خوان پیشان بن کە بتوان کرێکاران زیاتر ڕێکخراو بکەن هیچ ڕێگەیەکی تر نییە بەڕاست هیچ ڕێگەیەکی تر نییە چینی کرێکار ناتوانێت بە زانچۆر بە چاکسازی لە حکومەت تا چینی کرێکار ژیانی باش نابێت چکە دەسەڵات زانچۆر بەبێ فشاری چینی کرێکار هەتا دەسەڵات چاکسازی ناکە ئەو جۆرە چاکسازی کە لە ئەوروپا وڵاتانی ئەوروپیا هەیە بەرهەمی خەباتی دەیان ساڵ و سەدان ساڵی چینی کرێکاری وڵاتانەیە بە خێر و سەدەقە پیان نەکراوە بۆیە بەڕاستی ئەگەر هەتا دیقەت بی بەو دەرەجەی کە لەم بارەوە پاشەخشە دروزە بێ کرێکاران لە ڕووی ڕێکخراوبوونەوە پاشەخشاکەن بۆرژوازی جومەکانی زیاترەکە سەنگەرێکامە سەنگەرێکە شەڕێکی بەردەوامی ڕۆژانەیە ئەگەر کرێکار خۆی ڕێکخا بۆرژوازی ڕێ هجوومەکە ئەبێ کرێکاریش خۆی ڕێخات ئەبێ ئەویش هجووم دەست پێ بکە تەنها ئەو ڕێگەی ینی کرێکار ناتوانێت دیفاعکە هەتا بۆ دیفاعکردنیش پێویستی بە وەسیلەیە بۆ دیفاعکردنیش پێویستی بە چەکە ئەم چەکەی ڕێکخراوبوونە ئەم چەکەی دوورکەوتنەوەی لە سیاسەتی لەم سیاسەتەی کە بۆرژوازی کورد بەناوی کورداتی و بەناوی هەمومان یەک میلەتی و هەمان یەک بەرژەوەندیمان ئەبێت شەقێک لەوە هەڵا کە بڵێ من بەرژەوەندی خۆم هەیە من کرێکارم کارەکەم ئەچەوسێم و حەقی ژیانێکی محتەرەمەیە و قەرار نابێت لەسەر ڕەنج و خوێن و قوربانی و هەژاری و فرمێسکی مناڵەکانی من خاوەن کۆمپانیەکان تەلارەکانیان دەقات بچێتە سەر سەروەتەکان کەڵەکە بکە بازاڕەکانیان زیاتر این بێ مۆڵەکانیان گەورەتر بێ ریزە شقەکانیان و ریزە ئاپارتمەکانیان گەورەتر بێ بڵێ منیش ئینسانم مافی ژیانمەیە ژیانێکی محتەرەمی شایستەی ئەم سەردەمە ئەبێت ئەم شەڕە بکە و بێ بچێت ئەم شەڕە کوتم بە ڕێکخراوبوونەکە و ڕێکخراوبوون گەورەترین چەکی دەستی چینی کرێکارە کاتوانێت لە شەڕ لەگەڵ بۆرژوازیە سەنگەری لێ بگرێ و توانێت بەرگی لە چینی کرێکاوەتوانێت هجووم بکات. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە سەرنجڕاکێشە. سپاس بۆ ئێوە ژەر بژین ڕێز و سڵامێ بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. ئازیزان نیشانێکی کورت و پاشان سەبارەت بە ئاکامەکانی ئەم جەنگ و ئەگربەستەی لە ئێران هەیە و لێرە بەدواوە چی ڕوودەدات لەگەڵمان بمێنەوە. بەڵای ئازیزان لەسەر ئەوەی کە لە ئێران چی دەبێت ئەو جەنگەی کە لە ماوەی ڕابردوودا بینرا لەو چەند ڕۆژەدا
ئیدامەی دەبێت یاخود ئاگربەست بە شێوەی جیاواز ئیدامەی دەبێت ئەمی کە ئەم موشەکانەوە کەوتە خوارەوەی هێلیکۆپتەر و هەداوەکو دوای ڕۆژین ڕابردوو چی بوو و هەروەها ئەوەی کە ترامپ بێنیامین نێتەنیاهۆی وتووە چیتر هێرشمەکەنە سەر ئێران و لە دانوستانەوە نزیکین لە ڕێکەوتن نزیکین ئەمانە لە بەرنامەکانی ئەم شۆماندا لەگەڵ خالدی حاجی محەممەدی لە ڕابەری حیزبی حکمەتی سخەتی ڕسمی تاوتۆ دەکەین. خالدی حاج محەممەدی ئێوارە باش و سپاس بکە لەگەڵمانیت. سپاسانەکەم ڕێز و سڵاومێ بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەکەتان. لەوە دەست پێ بکەم کە ئاگربەست ئێستا لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلدا هەیە، بەڵام هەر لە 4-5 ڕۆژی ڕابردووە لە نێوان ئێران و ئیسرائیلدا موشک بووە و هەروەها دەوترێت کە ئێران هەلیکۆپتەرێکی ئەمریکای خسۆتە خوارەوە، دوێنێ ئەمریکا هێرشی کردوێتە سەر چەند بنکەیەکی ئێران. ئەم ئاگربەستە هەر ئەوها بەردەوام دەبێت کە لێرە و لەوێ هێرش دەکرێتە سەریەک یاخود مەترسی هەڵگرستانەوەی جەنگ مەترسێکی واقعیە. پێم وایە ئێمە لە بەرنامەی تریشە لەگەڵ ئێوە هەر قسەمان کردە باسمان لەمانە کردە بەڕاستی هیچ تەزمینێ بۆ ئەوەی کە ئەم شەڕە لەم سەدها بوێسێ یا بوێ بە ئاگربەسێ بە معنای تەواوبوونی شەڕەکە هیچ تەزمینێ بۆ ئەمە نییە ڕاستیەکەی. ئەم شەڕە لە خۆیان لە ئەسڵە گشتمان ئاگادارین ئەمریکا و ئیسرائیل بانی ئەم شەڕان ڕەتێکیشی بۆ نییە حکوومەتەکەی ئێران داخۆ حکوومەتێکی خراوە یا گویا بۆ ئەوە هات بێتن ئەم حکوومە خراوە بە قەول ئێوە چاکسازی تیا ئیجادکەن یا استبداد و زۆر و زەبنی جمهوری ئیسلامی لەسەر خەڵک کۆمکەنەوە هیچ ڕەبتی بەمانە نییە. ئەیتوانی ئێران نەبێ هەر دەوڵەتێکی تر بێ. ئەمریکا بە دەلیل مشکڵات خۆی بە دەلیل کەشمەکێشهای دنیایی لەگەڵ قوتبەکانی تری اقتصادی سیاسی و بەخشن هەتا نظامی لە سەد دنیا کە هاتنەتە بەرۆ بۆ دفاع لە موقعیەتێک کە خۆی تیا قەراری گردە و شرایەتی جارانی نەما ئەم شەڕی ساز کردە و بۆیەکیش مشکلەیە کە ئەمریکا هەیەتی ئەوەیە کە لە شەڕێکە بە ئومید ئەوەی چەند ڕۆژ بە شەڕێکی کۆتا ماوە ئێران ئەشتێنێ تەسلیمیەکە جمهوری ئیسلامی کۆتا دێ ئەو شتانەی کە ئەمریکا و ئیسرائیل باسیەکەن بۆیان بە دیەرێ خوب ئەمە دوای 40 ڕۆژ شەڕ بەمە نەگەی ئەمریکا تیا گیری کرد بوو واقعان ئیسش ئەمریکا تیا گیری کردە. ئیسرائیل پەدیدەیەترە ئەوێ واقعان ئەم شەڕە ئیدامە پێیاکە خۆی ئایندەیە بۆ خۆی لە منتەقا نابینێ و لێ بووە بەوە کە ئێستا هەم نەشەڕ نەسۆڵح هەم شەڕ هەم سۆڵح. ئیمڕۆ سۆڵحە زاهێران شەڕێ ناکرێ ئەلبەتە حەقیقەتەن لە کول ئەم ماوە ئیسرائیل نە لەگەڵ ئێرانە یەک ڕۆژی شەڕی لە هیچ وێڕانەوە سانە غەیرەز ئێرانەکەی ئەویش خۆ مشکڵاتی بۆی هەیە ناوێت لیبەنەوە. ئەمە وەزیەتێکە تیا قەرارمانگردا بێشک ئەمریکا ئێستا دوای فشارێکە بۆی هات و دوای بمبەستێکە تیا قەراری گردا دوای مشکلاتێ لە خودی ئەمریکا ئیجاد بووە تەنگەی هورمزەکە بە سریا و اقتصاد دنیای لەتمە لێدا لە زۆرێ لە وڵاتانی تر مشکل هەیە دەوڵەتانی عەربی بە دەلیلەوەی کە نەفت و گاز و ئەو شتانەی کە تایسەیان فرۆشت و لە تەنگەی هورمز کاناڵ ئەسبیەکەی بوو ئەمە قەت بووە لەلایەن ئێران و بووە بە فشارێ لەسەر ئەمریکاش فشارێرن بۆ سەر ئەمریکا کەم وەزیەتە بە جۆرێتەوە بێ. خوب ئەوەی کە ئێران بشکێنن و تەسلیم بێ خوب تایسە ئێران ملی پیانە کردە لە خۆی دفاعەکە و شەڕی آخر خۆیەکە چون ئەگەر بشکێت و تەسلیم بێ جمهوری ئیسلامی ئەسا معلوم نییە چی بەسەر دێ تایسە وێسا وام فشارانش لەسەر ئەمریکا هەیە ولی خوب ئیسرائیل سعیەکە بە هەر قیمەتێ بێ بە هەر جۆرە بێ ئیدامە پێیاکە. ئیسرائیلیش بە تەنیا ئەم شەڕەی نەپێ ئەکرا و نە ئیدامەی ئەم شەڕەشی بۆی مەقدورە. ئەوەی کە معلومە ئەو شتانەی کە ئێستا ترامپ بە ئێران یێژێ ئەگەر ئەمەکەن و ئەگە ئەوەکەن خۆ پێش لە شەڕەکە ئێران زۆر لەوانە زۆرتری حاضر بوو کۆتا بێ لە مقابل ئەمریکا ولی ئەو کات بەڕاستی ئەمریکا پیوا بوو بە شەڕی چەند ڕۆژە جمهوری ئیسلامی ئەڕۆخێنێت و یەکجار ئەو شتانەی کە ترامپ و نەفقەت ترامپ ڕاستیەکەی هەیئەت حاکمەی ئەمریکا لەسەری بوو معلوم بوو ئەو کات ئێمە باسمان کردمە حەقیقی نییە لەسەر هەوایە ئارەزوو هیچ وەختێ حقیقت ناگرێتەوە و معلومیش بوو خب ئەمە بەراوردەیان بەراوردەی غەڵەت بوو و ئەو شەڕی کەیسەت یاگیریان کرد نەتیجەی بەراورد غەڵەت خۆیانە. بەڵام
ترامپ لە ترو سۆسیال میدیاکەی خۆیدا باز دەکات کە خۆشداری داوە بە نەتەنیاهۆ کە چیتر هێرش نەکاتە سەر ئێران چونکە لە ڕێکەوتنەوە نزیکی. بەڵام لێ باز دەکرێت ئەمە فقط بۆ هێورکردنەوەی دۆخەکەیە چونکە لە ئەمریکا کاسی جیهانی فوتباڵ بەڕێوە دەچێت بۆ ئەوەی هەڵی گرتۆ بۆ دوای فوتباڵەکە. ئەمێ بڵێم بەڕاستی پێدەچێت کە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران نزیک بێت. ئەوەی کە چنێ نزیک بێ بەڕاستی سەختە بەراوردەکەی چون کەس نازانێ ئەمریکا و هەیەت حاکمەکەی چیەکە ئەوان ممکنە لە موقعیەتی خراپە گیریان کرد دەست بەرن بۆ هەر ئەبزارێ کە فکر ناکەم قازانجی تیاکەن بەڵام بەراورد ناکریە ڕاستیەکەی ئەگەر بە بەراورد وایە بۆم شەڕە بەم شکڵە پێش نهاتایە کرا بە تەوافق گەن لەگەڵ ئێرانە خۆ کەسانەی کە لەگەڵ مزاکراتیانە بوون ناوجێیکەری ئێران و ئەمریکا و ئیسرائیل بوون بەر لە شەڕەکە باس لەواکەن لە تەوافق نزیک بوون. ئەمە پەدیدەیەکە وەلێ چی بەدەست ترامپ و هەیەت حاکمەی ئەمریکاوەیە بەڕاستی ناکرێ لەسەر قسەی ترامپیش ناکرێ حەساوکەی ترامپ لە 24 ساعتا حەوجار نەزەرەکەی ئەگۆڕێ و هەر جار شتێک ئێژێت و ساعتێ دوای ئەوە شتێکی تازەتر ئێژێ بۆیە بەراوردی سەختە. بەڵام یەکشت مسلەمە ئەم وەزیەتەی کە ئیسا پێشاتە کولەن سیمای منتەقەکەی گۆڕا یعنی شرایەتەکە شرایەتی بەر لە شەڕەکە نییە. ئیسرائیل و ئەمریکا دوای 40 ڕۆژ نەگەیشتن بە ئارەزوو ئەهدافێ یا بەو شتانەی کە خۆیان دیاری کرد بوو وەختێ پینەگەیشتن لە نەزەر دنیاوە ئێران ئەوان شکان و ئێران بردیێتەوە نەفسی ئەوەی کە ئێران وێسا لە مقابڵیانە خوب بە قازانج ئێران تەوا بووە ئێرانیش ئیسە ئێحساسەکە موقعیت جارانی نییە موقعیت باشتری لە جاران هەیە ئەویش سعیەکە لەم شرایەتە بەرحاڵ امتیاز وەرگرێ لە ئەمریکا جاران 10 جار چووە سەر مێز مزاکرە و چەند جاریش هەر لە دڵ مزاکرە لیاندا ئێستا ئێژێ مەسەلان ئێژێ تا ئەو داراییانەی من کە ئێوە ڕاتەنگردە ئازادینەکەن هەر نایە مزاکرەتان لەگەڵاکەم منزورمەوەی قۆناغەکە یا تەوازنێ بە قەول ئێمە کە باسیەکەین تەوازنەکە بە دەرەجەی زۆر گۆڕا ئێران ئیحساسەکە موقعیت باشتری هەیە و ئەحساسەکە دەستی بردە بۆ شتایە کە فشارێک جدی لەسەر ئەمریکا و دەوڵەتان غەربی وە کشوەرای منتەقە کە پایگاکانی ئەمریکای تایە بەرحاڵ فشارێک جدی لەسەریانە وش سعیەکە ئەگەر تەوافقەکەن بە نەف خۆی بێ وبەڕەتی ئەمریکا لە ئەقل ترامپ هەرچەند لەسەر قسەی حەساو ناکریە بەڵام تایسە لە زۆر شت پاشگەز بۆتۆ لەم ڕۆژانە مەترحی کرا ئۆرانیومیش نارینەوە بۆ ئەمریکا ولێ کام قسەیان ڕاستە و ئەچێتە بێشەوە هیچ معلوم نییە ئایا ئەمریکا لەم ئیستیسالا لەم بێدەرەتانیا لەم وەزیەتە خراپە گیری کردە دەست نا بە شەڕێک گەورەترۆ خب زەرەری تیا کە ڕاستیەکەی ئێران عێراق دەورەی سەدام حسەینە نەلیبی و سووریەیە و مەملەکەتێک گەورەیە 47 ساڵە لەسەر کارن ئیمکاناتیان هەیە بە موشک کل ئەو منتەقە و پایگاکە ئەمریکایان لێدا هورمزیان بەستە و تەسیراتیان لەسەر دنیا بووە دەست باتەوە بە هەمچین شتێ خب ئەمریکاش هەزینەی بۆ هەڵەگرێ بەعی دەزانم ئەمریکا کولەن خاهان ئەوە بێ شەڕش درێژماوە واردی بێتەوە وەلێ گیری کردا بۆیە بەراوردی سەختە بەڕاستی ئەمریکا چیەکە ئیسرائیل وتم پەدیدەیەترە ئیسرائیل ئەوەی کە معلومە تا ئێستا بەتەور واقعیەکەی ئەوان بە هەدەف خۆیان نەگەیشتن وەلێ ئایندەی ئیسرائیل ئایندەی ناڕۆشن نییە هەر بۆیە لە لوبنان لە تەواو ماوەی کە ئاتەشبەست بووە لە فەلەستین هەر شەڕ لە تەرەف ئیسرائیل و ئیدامەی بۆ عەلەی مەردم فەلەستین لە سووریا شەڕەکە و زۆر نەخشەی تری باسەکە کە لە ئایندا هەرچە بیواتە پێشۆ و تەلاشی بۆ کە سەرمایە بۆ سەرفەکە ئیسرائیل پەدیدەیەترە وەلێ وازانم ئەم ئیتفاقی کە لە ئێرانە بەڕێوەچوو شەڕ لەگەر ئێران نەبوو بۆ ئەمریکا ئەهدافتری بوو وەلێ پیرۆز نەبوونیان یا بە نەتیجە نەگەیشتن شەڕەکە زەربەی یەکجار گەورەی لە ئەمریکادا ئۆتۆریتەی ئەمریکا ئێعتبار ئەمریکا قدرەت نظامی ئەمریکا و ترس دنیا لەمانە ئەمە شکا عربستان باس لەواکایەژێ خوب ئەمریکای لە خۆی دفاع ناکات چۆن لە من دفاعکە و ئەمە
هەموو کشوەرە عەرەبیەکان لە حەوزەی خەلیج فارسە ئەم مەسەلەیانەیە کە ئەمریکای دفاع لە پایگاکان خۆی بۆ ناکردیێ من چۆن ئاعتماد کەم دفاع ئەکا لە من و ئەمنیەت مەپارێزێ و تا ئێستا جیگەفان گشتیانی خاڵی کردێتەوە بۆ دفاع لە کشوەرهای حەوزەی خەلیجی فارس ولی ئەم مەملەکەتانە گشتیان ئەم سوالە لەسەر مێزیان هەیە و زۆریان هەوڵهایەکان بۆی کە بتوانن ئەس جملە بە ئێتکا بەچین بە قەرارداد لەگەڵ پاکستان بە هاوکاری بەیەکۆ ڕێگەی شەڕبەستن لەگەڵ ئێران جۆرێ ئەمنیەت ئایندەی خۆیان تامینکەن و ئەمە یانیەوەی کە ئەمریکا جێگۆ ڕێگەی جارانی نەما و ئەم وەزیەتش کە ئیستا پێشاتە و ئەم شتانەی کە ئێران ئەدعایەکە ئەویش دەرکەمەی کردە کە ئەمریکا موقعیت جارانی نەما ئەم وەزیەتە بەکوێگە ڕاستەرەکە ناکرێت بەراوردیکەی وەلێ فکرەکەمەوە ئەمریکا ئەیەوێت تەواوی بێرێت ئەیەوێت تەواوی بکە ئەم مەسەلە وەلێ تر ئەوەی کە قسەکانتاندا تاکیدتان لەوە کردەوە کە ئەمریکا موقعیەتی جارانی نەماوە جمهوری ئیسلامی خۆ دەزانین جمهوری ئیسلامی زەربەی زۆر گەورەی بەرکەوت لە خامنەیەوە لە چەندین وەزیر و لە چەندین فەرماندەی سەربازیە و لە بردمانی چەندین جێگەیەوە ئێستا ڕەنگە زیاتر لە مانگێک لە دوای جەنگی 40 ڕۆژەکە زیاتر ببینین کە چی زەربەیەک چی زیانێک بە جمهوری ئیسلامی کەوتووە پرسیارەکەم لەوە بێت کە پێگەی موقعیەتی جمهوری ئیسلامی ئێستا لەکوێدایە ئایا لە ڕوخاندنی لە دوای ئەم جەنگە و فشارانەی ئەمریکا و ئیسرائیلەوە نزیکتر بووە یاخود پێگەیەکی پەیدا کردووە من وا نازانم جمهوری ئیسلامی پێگەی خراپتری پەیدا کردە بێ هیچ سەردی دێ کوشتنی خامنەی نەتەنیا خامنەی بەخشێک لە ڕوئەسای مهم جمهوری ئیسلامی چ نظامی چ سیاسیان کوژریان بنیامهای مهمیان تیاچوو و بەم ئاعتبارە لە تمەی جدی خوار جمهوری ئیسلامی بەڵام نفس ئەوەی کە ئێران ئیعلام کە ئەمریکا گەورەترین دەوڵەت دنیا گەورەترین قودرەت نظامی کە دنیا لێترساوە ئیدعایە کرد حاکمە بەسەر دنیا ژاندارم دنیایە لەگەڵ ئیسرائیلیشا کە هێزێ ئەتومی دەوڵەتێکە کە بالاخره سلاح ئەتومی هەیە و دەوڵەتی قودرەتمەندە لەبەر نظامی لە منتەقە حملەیان کرد وێسان 40 ڕۆژ مقاومەتم کرد ئەوان مەجبور بوون بێژن ئاتەش بەس وە کشانۆ نفسیەوە پیرۆزیە بۆ جمهوری ئیسلامی و فکرەکەمەوە تاوجێ کەسەر ناوخۆی ئێران بێ خەڵکی ئێران مخالف جمهوری ئیسلامین وەلێ ئەم شەڕە لە تمەیدا لەو خەڵکەی کە هاتوونەمەیان جمهوری ئیسلامی گیری خوارد بەدەستیانەوە اعتراضات خەڵک حاشیەیی بوو ئێران تەلاشی کرد بێژێ من دفاعەکەم لە مەملەکەتم لە وەتەنم لە کشوەرم بە پەرچەمەوەی کە من حافظ ئەمنیەت مردم ئێرانم هاتە بەرەوە بە تەبلیغات وەسیع ناسیۆنالیستیە کە کردی بە تور واقعەکەی و بە تەجاوزگەریە کە ئەوان کردیان کەورا لەو پەردنیاوە ئێژێ من یا تۆ ئەو جۆراکەی لە مەملەکەتا کە من هەرەکمە یا لە 24 ساعتە نابوت دەکەم ئەمە قسەکان ئەوەڵ ترامپ بەبەر لە شەڕەکە خب لە موقعێتەوە وەختێک کابراوێسێ تەبیعەتەن یعنی منزورمەوەیە ئێران وەخت نەفسەوەی کە بوێسێت و مقاومەت کات و خۆڕاگری کە بە خازانجیتەوە بێ ئاعتبار ئێران لە منتەقە زۆرتر بوو لە وەختەوەی ئیسرائیل دروست کردە لەو وەختەوە ئیسرائیل دروست کردە تا ئیستا هیچ دەوڵەتێ نەیتوانیە بێژێ من حملەت پێکەم چون تۆ داتە لە کشوەرێکی تر ئێران حملەی کرد بە ئیسرائیل وتی چون تۆ داتە لە لوبنان و لوبنان حزب الله دۆسی منە و چون لێدا و ئاتەش بەس ڕایەت نەکردە دای لە ئیسرائیل ئەمە بەیان موقعێتێترە بۆ یەژم ئێران فکرەکەم بە نسبەت گوزەشتە ئەزانم لە تمەی خواردە سەرانی بمباران کردە هزاران تۆن بۆم ڕژیا بەسەر ئێرانە خەڵک کوژلیە مەدرسە و بیمارستان و مەراکز نظامیان لە تمەی خواردە وەلێ مەراکز نظامی ئەمریکاش لە منتەقە خۆ حفظ نەبووە ئەویش خۆ ئیسرائیل کەم لە تمەی نەخواردە ئەویش توش لە تەمات بووە لە مقابل ئەم دوو زلهێزا کەسێکە دنیا پی بێژێ ئێران بەرندەی شەڕەکە بووە خۆ موقعیت ئێران باشترە بێ من فکرەکەم ئەم شەڕەکە فرۆشتیان بە مردم ئێران و منتەقە بە ئەمر جمهوری ئیسلامی ئیزافاکە مردمیان زعیف کرد خەڵکی ئێرانیان زعیف کرد لە مقابل جمهوری ئیسلامیە جامعەی ئێران جامعەی احترازی بۆ جمهوری ئیسلامی ئەپاڕاوە لە خەڵک ئەمە اعتصابات و اعتراضات کارگەری مەسەلەی ژن نازانم نەسڵ جوان کە جمهوری ئیسلامی قبول ناکرد جمهوری ئیسلامی بوو کە ڕۆژ بە ڕۆژ
ئاقەبنشینیە کرد و مردم شرایط خۆیان پێ تەحەمڵە کرد. ئەمە وەزیەتە لە جامعەی ئێرانە بوو، بەڵام ئەم شەڕە کۆمەکی کرد جارێتتر جمهوری ئیسلامی هەڵسێتەوە سەرۆی خۆی یەکدەستخە لە تەماتی خواردە خۆ چەند ڕۆژ شەڕی کردن، پێشتریش 12 ڕۆژ شەڕیە. وەلێ فکرەکەمەوە وجهەی دنیای جمهوری ئیسلامی قدرەتێ نظامی زۆرتر بۆ خەڵک دنیا بۆ مەملەکەتای منتەقە گەورە بووە و ئەمە یاعتبارە بۆی هەر کەسێ بیکای یاعتبارە مهم نییە شمایەتێکی هەیە و ئەمە پدیدەیە گەورە بوو. ئەو باڵادەستی جمهوری ئیسلامی لە خاورمیانە هەیبوو کە هەم دەسەڵاتی لە عێراقدا هەبوو، هەم لە سووریا، هەم لە یەمەن، هەم لە بەشتێکی لوبناندا، لەمانەدا چی پێگەیشی ئەبێت لێرە بەدواوە؟ بەستەجی بۆیە ئەم شەڕێشتا نەبڕیاتەوە بەکوێگە وەلێ ئەو سەیرەی کە تایسە ئەو جۆرەی کە تایسە هاتەتە پێشەوە من فکرەکەمەوە لە مندەقەیشا مەوقعیەتی باشترە بێ. حزب الله ئەگە جمهوری ئیسلامی مەگە بشکێ ئەمەی کە سەیرێک ئەو شتەی کە تایسە هاتەتە پێشەوە و فشارهەیە کە هاوردیانە تەردیدمەیەکە بێرە بگا بێرە وەلێ فکرەکەم مەوقعیت ئیسرائیل زەعیفتر بووە لە جاران. جمهوری ئیسلامی لە تمەی خواردە معلومە لە تمەی خواردە وەلێ وا نازانم فکرەکەمەوە جمهوری ئیسلامی وجهەیەکی لە منتەقە بە عنوان دەوڵەتێکە بۆ ئەوەڵین جار لە مقابل ئەمریکا و ئیسرائیل وێستا دایەتی لە ئیسرائیل چەند ڕۆژ بمبارانی کردە پایگەکان ئەمریکای کوتاوە خۆشی ماتەوە نشکە هیچ کام لە هەدەفەکان ئەو بەراوردە نەبووە لە دنیای عەرەبا کە ئەمریکاییە و دەوڵەتای عەرەبێک کە بە نۆکەر ئەمریکا تایسە مورد نەفرەتن لە تەرەف خەڵکی و مەملەکەتانەوە. من فکرەکەمەوە بە هەر دەلیلێ بێ لەمەی کە ئەم موقعیەتە قەوما خۆشحاڵن و بە ئاعتبار بە جمهوری ئیسلامی من فکرەکەمەوە ئەگەر مەگەر ئێران بڕۆخێ ولا سووریا پەدیدەیەترە سووریا جۆرێترە مەسەلەکەی وەلێ فکرەکەمەوە لە مندەقە ئاعتباری کەم نابێتەوە. ئەوە نییە هەوسیەکان گیانیان گردێژن دەریای سرخی پێژین ئێمە ئەوێش ئەگە فشار بێرین ئەوێش ئەبەسین وەریسەی ئەعلامیان کردن ناڵین هیچ شتێک بۆ ئیسرائیل و نازانم بۆ فڵان کشور و ئەم کشوەرە و ئەو کشوەرە بچێ. ئەمە کەی تایسە ئێران جورئەتی کردا کەی شرایەتی وا فراهم بووە بێژێ ئێمە ناوت و نازانم گاز لە دنیا ئەبەسین. ئەم تهدیدانە کەی ئێران لەم موقعێتا بووە. ئەم شەڕە کۆمەکی کرد ئێران چێتە موقعێتەوە کە بتوانێت دەست بەرێ بۆم ئارومانە. بەم ئاعتبارە ئەوانەیە کە نفرەتیان هەیە لە ئەمریکا نە لەسەر ئیلزامەنە ئەوەی کە تەرەفدار جمهوری ئیسلامی بن بەڵام خۆشحاڵن لەو پدیدە. متاسفانە ئەم شەڕا خەڵک منتەقە موقعیت خەڵک منتەقەوە بەتایبەت موقعیت تەبەقەی کارگەر و جنبشای ئاعترازادی و ئازادی خوازانەی لە ئێرانە تەزعیف کرد بە نەفع جمهوری ئیسلامی. ئێمە بەر لە شەڕەکەوتومان ئەگە حەمڵەیە کردیە بە ئێرانە میتفاقاکەوێ و میتفاقە کەفت منتەقەیەکەشی زۆر لایەن هەبوون مایان لەسەرەوە دانابوو ئەگەر بێت و حەملە بە ئێران بکرێت جمهوری ئیسلامی لاوەت ئەبێت و دەرفەت بۆ بجوستنەوەی جەماوەری ئاوەڵا ئەبێت بۆ ئەوەی کە بتوانێت کە مەعادلەی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامیدا یەکلای بکەرەوە. ئێوە ڕێک پێچەوانی ئەمە باز دەکەن دقیقاً وایە ئەزانین چۆنە من ئێمە فکرەکەینەوە جەریانەکە واقعبین نییە دوشمنەکەی ناناسێ لە ڕووی ئارەزوەکان و نەخشارژێنێ خۆی فریوە. من فکرەکەمەوە بەشێ لە هێزەکانی جیالەوەی کە بەشێ لە ئۆپۆزیسیۆنی ئێران مخالف جمهوری ئیسلامی خۆ چوون بەش بوون بە بەشی لە ئەرتەش ئیسرائیل و ئەمریکا ئەوان حەساویان جیایە بەڕاستی ئەوان لەم وەزیەتە کە فەرەهەم بوو بۆ مردم ئێران لەم ئاوارەجی و مەینەتە بەشێ بوون لە خەتاکارانە ماجەرا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا ولێ بەشێکیش پیان وا بوو ئەی باشە شەڕ خراپە بەڵام دێن حەمڵاکەن و ئێران تەزعیفە بێت و ئێمە قودرەتەگرین و جنبشی اعتراضی قودرەتەگرێ. ئەمە ئارەزووە ئەمە حەقیقەت نییە ئەمە خۆفریودانە ئەمە هەوڵدان بۆ ئەوەیە کە خۆت قانعەکەی ئایندەی ڕۆشنە بینی. ئێمە لەو جریانەتە نین ئێمە فکرەکەینەوە بێ حەقیقەت بناسی توان دشمنەکەت بناسی جا ئەو کات تازاتوانی نەخشە بڕژەنی خۆت چیەکەی یا چی ناکەی. ئەگەر حەمڵەی ئەمریکا بە عێراق بە سووریا ئەمریکا و کشوەرەکان غەربیەکان بە لوبنان ببەخشە بە لیبی ئەگەر موقعیت جنبشی اعتراضی و کارگەر و زەحمەتکێش و ناڕازی ئەو جامعەی خاص کرد و هەلی خولقان بۆ ئەوەی کە ئەوان شرایەتی خاصتر تەحمیلکەن و زیندەجێ باشتریان بێ ئەوە ئێمەش
قبولەکەن لە ئێرانی شاوا بێ لە هیچ کامێکیان بەرە منتهی نەبوو لە هیچ کوێیەکی تریش شەڕی زلهێزەکان بۆ ئارزوەکان خۆیانە بۆ ئەمیالێکە بۆ خۆیان دایانن کەورە شەڕی لەگەڵ چینە بازاری دنیا چین داگیری کردە ئێران موقعیتێکی هەیە کە سەوقڵجێشی هەیە لە ڕابتەک چینە یەکێک لە کشوەر هەیە کە پەیوەست بووە بە بریکس رووسیا بووە بە قدرەتی نظامی دوای ئەو شەڕی کە لە ئوکراینا کردە هەموو ئەم شرایطە شرایطێکی پێشاوردە ئەمریکا شەڕێ بەمانە بفرۆشێەوە لێ شوێنی شەڕەکەی ئێران تاعین کردە بە دلیل موقعیتەکەی ئەکرێ خەڵک ئێران منتەزرە مەبن ترامپ و نەتانیاهۆ بە شەڕ لەگەڵ ئێران و وێرانکردن جامعە و کردنی بەمەیان خوێن و بمبارانکردنی سەیزە ڕۆژ ڕزگارە بن بەڕاستی هیچ بنیامێن نەخۆشیش ناتوانێ ئەمە قبولکە متەئەسفانە بەشێ لە ئۆپۆزیسیۆن لەسەر ئیستیسالیانەوە لەسەر بێ ئایندەی خۆیانەوە لەسەر داماوی خۆیانەوە متاسفانە چوونە پشتەمە بڵێ هەتا بەشێکشیان چەپ بوون بڵێ ئەم ئارەزوانە بەڕاستی خەیاڵە خەیاڵ هیچ مارکسیست هیچ بنیام پالەسەویە هیچ بنیام سیاسی جدیە ناتوانێت لەگەڵ خەیاڵەکانی ئەگە بە خەیاڵ بووە ئیسا دنیا جۆرێکی تلیات و بەڵام خەیاڵ هیچ ناکە خۆفریودانە دوا پرسیارم چینی کرێکار بزوتنەوەی ناڕزاتی جەماوەری بزوتنەوەی ئازادی خوازی هەم لە ئێران هەم لە ناوچەکە هەم لە هەموو جیهان چاوەڕێ بکەن بزانن ئەم کێشمەکێشە بە چی لایەکە دەکەوێت یاخود ئەڵتەرناتیڤێکی تر لە بەردەم ئەوەی کە پێی وترێ هێزی سێهەمدا بوونی هەیە ڕاستەرەکە زۆرێ مەسایل دێتەنەوە ئەوە من فقەتەکەم ئەتوانم چەند شت باسکەم مەفکرەکەم لە مردم لە دنیا نەوێسان بەڕاستی وچینی کرێکار و مردمیش ناتوانن بوێسن تا سەرنوشت ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە سێ کشوەر ئرتجاعی لە دنیا و منتەقا بزان سەرنوشت چی لێکن تا مەتڵەوان بیخۆب ئەوان هەر جۆرێکی لێکن هەرکە پیرۆز بێ سەهم ئێمە خراوتر نەبێ خاستر نابێ بۆیە خەڵک لە دنیا نەوەسان فکرەکەمەوە لە ماجرای فلسطین و کەڵان فکرەکە 2 ساڵ و نیمێک گوزەرا جەنایەت و وحشیگەری ئیسرائیل لە عەلەی مردم فلسطین خەڵک لە دنیا هاتنەتە دەنگ هەر ئێستەیش خەڵک عەلەی میلیتاریزم زۆرگۆیی حملات نظامی مکرر ئەمریکا نەخشە کێشان بۆ ئەم کشوەر و ئەو کشوەر دوای ئێران حمڵاکەم بە کوبا لەسەر ئەمانە خەڵکی اعتراضیان کردە لە وەختی حملە بە ئێرانە ئیعلامیان کرد 8 ملیۆن نەفەر لە ئەمریکا اعتراضیان کرد و طبقەی کارگەر لە ناومانە نەخشی ئیفا کردە تەبیعەتەن یەشتا نەبووە بەو شتەی کە خوب من ئارەزوو یەکەم و لێمە حەقیقەتێکە و مە فشارێکە وازانم ئەم وەزیەتە ڕابطەی خەڵکی لەگەڵ دەوڵەتەکانە ئەوەز کرد بەتایبەت ماجرای فلسطین زۆرێ لە دەوڵەتان لە ئوروپا لە ئەمریکا دەوڵەتهای غەرب مدافع ئیسرائیل کەوتنە ژێر فشارەوە نەفرەت لیان لە کشوەرەکان خۆیان لە ئاڵمان لە ئینگلیستان لە فەڕەنسا لە زۆرێ لەم شوێنانە ئەم گشتە هێزە ئینسانیە بە کەشتیوە ڕێکەوتن بۆ لە فەڕەنسەوە لە ئیتالیاوە بۆ غەزە پەدیدەیە گەورە بوو دنیا پشتیوان مردم فلسطین بوو ئەمە یەک نوکتە ئەکرێ لەسەری قسە مفەسڵ کە فکرەکەمەوە بینەران ئاگادارن لەم وەزیەتە گشتمان لە جەریانە بووین ولی بەنظر من ئێران پەدیدەیە متەفاوتە تۆزێ لە منتەقا بەنسبەت کشوەرەکان تر منتەقا فکرەکەم خەڵک ئێران سیاسی ترن خەڵک ئێران دوو جاری ئینقلابیان کردە وا نازانم جمهوری ئیسلامی ئەتوانێت بە پیرۆزی بە هەر دەرەجە پیرۆزی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بتوانێت طبقەی کارگەر قانعکا بەوەی کە سەردانەوێنێ سکوتکە هیچ نەیەژێ تەبیعەتەن لە تمەی خواردا چەندین ملیۆن نەفەر کارگەر لە ئێرانە بێکار بوون زۆرێ لە مەراکز مهم اقتصادی لە نفت گاز پترۆشیمیەکان بمباران کردیان و بەخشێ لە کارگەر سەنعەتی لە مەراکزانە کە بەخش قدرەتمەند طبقەی کارگەرە بێکار بوون فقر و نەداری و ئەوانە ئەفزایشی پێیاکردەوە ئەمانە موقع طبقەی کارگەر بۆ ئیعترازی بە بورژوازی ئێران بە سەرمایەداری بە سیستمەکەی و بە دەوڵەتەکەی کە دەوڵەت جمهوری ئیسلامیە زەعیفەکە ئێمە فکرەکەمەوە ئەمە واقعیەتێکە وەلێ قەناعەت بە وەس مەوجود فکرەکەم ناو طبقەی کارگەر ئێرانە نییە ئەم وەزیەتە خۆشبەختانە نەیتوانی مستەعسەلیان کە نەیتوانی ئومید لەناو
ئینقلابیون و تەبەقەی کارگەر ئێران بشکێنێ نەیتوانی بە زەرەباتێکی شۆکە خواردی دەرنەچێ. فکرەکەم دەورەی ئاتی ئەگە ئەم شەڕە لابریە سایی لەسەر خەڵک منتەقە و ئێران فکرەکەم لابریە خب حتما لە تەماتی خواردە بە تەور جدی خواردیەتی وەرە سەر هەڵاتەوە شەڕ ئاتی فکرەکەم شەڕ اقتصادیە لە جامای ئێرانە هەر ئێستش لە دڵە و شەڕا چۆ تارانت میشاکە خەڵک کۆتا ناتە بە معنایەوەی کە ئیسلامی بێ لیباس ئیسلامی ڕعایەتکە ژن کۆتا بێ خەڵک جوا و جمهوری ئیسلامی باتەوە زۆرێک لە ڕەهبەران کارگەری فعالین سیاسی و جاما ئیسەیش بە دەنگ بێن عەلەی هەموو ئەو جەنایەتانە ڕەسمەن باسەکەن کە ئێرانی کە تەبیعەتەن مخالف شەڕن مخالف جەنایەتکاری ئیسرائیل و ئەمریکان ئەوان بە شەڕفرۆش دەزانن عەلەی ئەو کەسانەی کە لەم شەڕا لە کنار ئیسرائیل و ئەمریکا بە ناو مبارزە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێستا ڕاشکاوانە قساکەن و ئاعترازەکەن و لێوانە بێتن بە تەرەفدار جمهوری ئیسلامی حەقخوازی لە جامای ئێران عمومیترە و مردم ئێران ڕاستیەکەی فەزای جامعە فەزای ناو تەبەقەی کارگەر و بەرحاڵ جنبشای ئاعترازی ڕادیکاڵتر ئینسانیتر و عەمیقترە لەوەی کە بێژین خەڵک تەسلیمە بن بە نظر من تەسلیم لە جامای ئێرانە مەوجودیە ڕەنگە ئەمە باشترین دێر بێت بۆ کۆتایی هێنان بەم چاوپێکەوتنە یان لانیکن بە پرسیارەکانی من ئەگەر قسەیەک مابێت بە گرنگی بزانین لە مساحەبەکان نەهات بێت و بۆتان مهم بێ ئاماژەی پێ بدەن فەرمون بە قورسی. زۆر سپاس من شتێک تایبەتم نییە فقط یەک باسکەم فکرەکەم دەورەیە سەختە فکرەکەم دەورەیە سەختە بۆ خەڵک منتەقە و بۆ خەڵکی دنیایش و بۆ تەبەقەی کارگەر لە منتەقە و لە ئێرانیشە وەلێ وازانم بۆ ئێمە کۆمونیستەکان و وازانم بۆ هەر بنیام ئینسان دۆستێک کە بیەوێ ئەم دۆخە نالەبارە زووتر خاتمە پێیاکە و سایەی شەڕ و نائەمنی لەسەر منتەقە و ئێران و منتەقە لابەرێ فکرەکەمە بێ واقع بین تمشای کل واقعیەتەکەکە ئێمە هێزێ چکۆلە نین ئێمە سەفی مخالفینی شەڕ سەفی ئازادی خوازی لەو جامعە سەفی دفاع لە حەق مردم ئێران و منتەقە بۆ زندگیە بێ بۆمباران و بێ برسێتی و بێترس و لەرز لە شەڕ فکرەکەم ئەم سەفەر لە دنیایشە قەویە ڕۆژ بە ڕۆژ قەویتر وە ئەبێ تەلاشکەین تەقویەتیکەین بە هەر شێوەیە ممکنە خاهانی تەواوبوونی فەوری شەڕەکە بین بێ قەید و شەرت هەرچیەکەکەن بیکەن مردم ئێران و منتەقە قەرار نییە باج بن بە ئەدێ شەڕخواز و جەنایەتکار کە بە بەهانەی مبارزە لە جمهوری ئیسلامی منتەقە بە خوێن تەبدیلکەن ئەمە چەند جارم کارایان کردە وازانم ئەم جارە خەڵک لە مقابلیان نابێ کۆتا بێن وە کۆتا نایەن زۆرتان سپاس دەکەم. خالدی حاجی محەممەدی لە ڕابەری حیزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە بەرنامەکانی پێشان تیڤیدا ئامادە بوون. تەشەکۆرەکان. ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوەش هەر لێرەدادەینە کۆتایی بەرنامەکانی ئێمان تا هەفتەی ئایندا کاتێک خۆش بۆ هەموو لای خۆشاد بسەرکەوتین.